بەڵێ بەڕێزان دۆسیەی ئەم شەومان دەکەینەوە کە تایبەتە بەچی؟ تایبەتە بەو زەخت و زۆرەی کە کاتی خۆی عێراق لەسەر حکوومەتی هەرێم و هەروەها هەرێم بە گشتی قسە لەسەرەوە دەکرا کە ئەبێ نەوت ڕادەست بکرێ، هەرچی هەیە ڕادەست بکرێ. ئەوسا گیر و گرفتیان بۆ پرۆسەی هەژماری من دروست دەکرا لە کاتێکە ئەمانە هەر هەمووی بابەتی دەستورین. دوجار ئەمانە هەمووی سەرکەوتن بەداخەوە ئەو زەختە زۆرە لە عێراقەوە هاوکاریشی هەبوو لە ناوخۆی هەرێمی کوردستان. ئێمە بۆ ئەم دۆسیەی ئەم شەو قسە و باسی زیاتر لەسەر دەکەین، پرسی زیاتریشی لەسەرەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشنا و سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی. ڕاستەخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بن. گەلێک سوپاس کە جارێکی دیکەش لەگەڵمان بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24. ئێستا ئەم دۆسیە گەورەیەمان کردوتەوە کە فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان، ئەم هەرێمەی کە بە خوێن دروست بووە دەیانویست لە ناوی ببن یان خۆت هیچ نەبێ ئەوەندە بچکۆلەی بکەنەوە کە هیچ قیمەتێکی نەمێنێ. کەواتە بەڵام پرسیاری یەکەم بەمە دەست پێ بکەین، ینی بۆچی سیاسەتی دژی بچووکردنەوە یان نەهێشتنی قەوارەی هەرێمی کوردستان پێڕەوکرا؟ بۆچی ئەم سیاسەتە؟ سپاس بۆ دەرفەتە جارش کە جەنابی حاکم حقەتێکی حاشا هەڵنەگر و ڕوونە. ئەوانەی کە ئێمە ناومان لەناو شەریکەکانی خۆمان لە عێراق و بەشەکانمان شەریکەکانمان لە عێراقدا لە دوای ساڵی 2012 هەندێک دەنگۆ قسە هەبوو کە ئەوان تەڕادەیەکی زۆر لە سیستمی فیدرالی پاشەکشیان کردی، یان پاشگەز بوون لەوەی کە عێراق فیدرالی بێتن و تەنانەت لە دەستوریش. بۆیە ئەو بابەتانە وردە زیادێکی لە 2014 و دوای ئەوەی کە گەیشتە ئاستەوەی کە با بڵێن بودجەی هەڵەی لە چ کاتێک شەڕی داعش تەبێت بابەتزاری نەودارما هەموو ئەو کێشانەوە هەموو ئاوارە لەو کاتە بوو. هەموو هەوڵەکان دەمێکە بۆ ئەوەیە ئەو سیستەمەی کە ئێمە شتێکمان هەیە وەسقەیەک کە پێ دەڵێن دەستوری عێراقی لە ساڵی 2005 کە 1985 خەڵکی عێراقدا بە ئێمەی کوردیش بە هەمومانەوە کە دەنگمان بۆدایە سێ بنەمای سەرەکیمان لەسەر ئیتفاقکردی عێراقی نوێ. یەکەم سیستەمەکە حکومڕانی فیدرالی دەبێت کە فیدرالی دەبێت لە هەموو بوارەکان فیدرالی دەبێت، چۆن لە ڕووی سیاسیەوە فیدرالی دەبێت لە ڕووی دارایی و ئابووریشەوە فیدرالی دەبێت. ویستمەوە بپرسم کە سیستەمی دارایی لە سیستەمی فیدرالی کاک دکتۆر ئەمە چۆنە؟ ئەو دەمەوە بڵێم بڵێ لەو سیستەمە بەعام لە سیاسی دەڵێن ئێمە چمان هەیە؟ یەکەم سازان کە دەڵێن سازان واتە تەوافق لە چ لە بڕیارە استراتیجیەکان. دووەم ئێمە شەراکەتین واتە شەریکین، بەشدار نابین لەگەڵتان، شەریکی شەریەکە بەڕێژەوە مەڵام لە بڕیارە ئاساسیەکان شەریک. سێمیان هاوسەنجی و تەوازن لە نێوان دابەشکردنی سەرۆت و سامانەکان و ئەرک و بەرپرسیارەتەکانیش. باشە کە دێنە سەر لایەنی دارایی ئێمە دەڵێن کاکە لە ڕاستە تا ئێستا کە عێراق ئەو سیستەمە نوێیە. عێراق دەوڵەتێکی ئیشتراکی مەرکەزی بەسیط بوو لە ڕووی سیاسیەوە لە هەیکەلێتی مالیشەوە مەرکەزیت بوو، واتە هەموو داهاتەکان دەچۆ مەرکەز جارش کە دابەش دەکراوە لە مەرکەز. بەڵام لە سیستەمی فیدرالی ڕاستە لە مادەی دەستوری دەڵێ ڕسمی سیاسە و ڕسمی سیاسەتی مالی و نەقدینە سەلاحیەتی حکوومەتی فیدرالە، بەڵام ڕسمی سیاست جێبەجێکردنەکە و ئەلێتەکانی کەی بە مشتەرشی دەبێت هەرێمەکان دەسەڵات خوان دەبێت. لەبەر چ مقابلی ئەو بەرگەیە لە مادەی 106 پێش بگاتە مادەی 110 وشەڕەی عێراقی کاتخۆی کە ئەوەی دانایە ئەوە وەک دەڵێ بە شتێکی عەشوایی نەبووە. لە مادەی 106 پێت دەڵێت هەیئەتێک دەبێتن، پێی دەگوترێت هەیئەی مراقەبەی وارداتی ئیتحادی. ئەو هەیئەیە نوێنەری هەرێمەکان و پارێزەکانیش دەبێت. ئەو هەیە ئیشی چییە؟ ئیشی چاودێری دەکات کە چی ئیراداتێکێ لە وڵاتە، کامەی ئیتحادیە چۆن دەبێت چۆنیش دابەش دەکرێتن بۆ ئەوی لەولایە وەزارەتی دارایی کە جێز تەنفیزیە بەر ئارەزوی خۆی نەیکاتن. بەڵام لە عێراقدا ئەو هەیە تەڵەن تاخیر کرد تا ساڵی 2017 و 2018 ئەوجا تاکید 17 و 18 واتە پاش 16 ئۆکتۆبەر ئەوجا یاساکە دەرکرا. قسەکە موازەحە کە یاساکەشی دەرکرا بە شێوازێکی کچوکاڵ دەرکرایە و ئێستاش جێبەجێکردنی ئەو دەستەیە لەوانەیە خەڵکی زۆر ناویشی نازانی چییە، تا ئێستاکەش هەروە هەیە لە ڕێگەیان نەدایە کە کاری خۆی بکات. وەڵاهی کاک دکتۆر ئەوە تۆ دەرگایەکی زۆر گرنگت کردو بە ئومێدی ئەوەی کە بتوانین ئێمە جارێکی کە دۆسیەیەک لەسەر ئەو بابەتە بکەینەوە قوڵتر بچینە ناو ئەم بابەتە و زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین. جەنابتان ئێوە پسپۆڕن لەو بوارەیە زۆر باشە. بەڵام پرسیارێکی کە هەیە سەر لە ڕابردوو لە ماوەی ڕابردوو داوا دەکرا هەرچی شتێک هەیە تەسلیمی بەغا بکرێ، تەسلیم کرا؟ فشارێکی هێزگار زۆر بوو. من بۆ خۆم لەگەڵ جەنابت و لەگەڵ هاوکاران تو لە زۆر شێ بدەم
دەبێت ئێمە تۆزێک ئەوەی پێ دەڵێن دیدگامان ینی بەیانیش هەیە هەر ئەوڕۆ نییە ڕاستە پاڵۆپەستەوەشی زۆر مەرسە پاڵۆپەستۆی گوتمان سیاسی بوو ئەو پاشەکشێ لە سیستەمی فیدرالی کە نەیانتوانی بە دەستور و بە ئینتقای دەستوریش لە ڕێگەی محکەمەی اتحادی لە هەموو ناخۆشی جەنابەت قسەیەکت کرد بەداخۆ بەشێک لە خەڵکی ئێمە لە کوردستان هەندێکیان بە بەرنامە بە ئەنقەست هەندێکیان لە نەزانین و تێنەگەیشتن هەندێکیان لەوانەیە هەروە پێیان وا بۆ کرد بابەتەکە لەوانەیە وا باشتر بێتن کە ئەوانش کەمی ژمارەش کەم بوو لەوانە ئەوانە لەگەڵیان هاوکار بوون بەڵام چ بوو لێرەدا ئێمە دەمانگوت ئێمە ئەگەر چۆن بێنە بەرچاوی خۆ لە ڕووی سیاسیەوە بگوترێتن هەرێمی کوردستان نابێ پەرلەمان و حکومەت هەبێتن نابێ ئەنجومەنی دادوەری هەبێتن چ دەمێنێت لە کای سیاسی لە هەرێمی کوردستان ئەدی ئەو هەموو خەباتەی بۆی کەمێڵن فیدرالیەت و دەستور و جێبەجێکردنی بۆ چمان بووە هەمان شت بە هەمان کەس بێنە سەر ئابووری و دارایی لە ڕووی داراییشەوە هەرێمەکان هەندێک مافی خۆیان هەیە تایبەتمەندی خۆیان هەیە بە نمونەی سەیری ئیمارات بکەن لە تەنیشتوانە ڕاستە سەیری ئەمریکا بکەن سەیری سویسرا بکەن سەیری ئەو وڵاتانێکە فیدرالین بۆیە من ئیمارات منیان لە پێشەمیان سیستەمی ئیمارات حەوت ئیمارەتە حەوت ئیمارەیە من نشینە بڵێ ڕاستە حکوومەتێکی ئەویان هەیە فیدرالیان هەیە و لە ئەبوزەبیە و شتەکان لێ بەڵام دەچێت دوبەی سیاساتی مالی و باری دوبەی شتێکە عجمان کە تێکەڵاوە لەگەڵی شتە چکەیە ڕاستە ئەبوزەبی شتە چکەیە ئەو تایبەتمەندی بپارێزن هەرێمی کوردستان بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی کە لە کابینەی نوێم فشارەکان ئێزگار زیاتر بوون تاکید دەکەمەوە لە ساڵی 2010 واتە جارش کە دوای 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی بوو هەموو فشارەکان لەسەر ئەوە بوو کە بە هەر نەوعێک بێتن بە تێگەیشتنی خۆیان و هەندێک لە هاوبەشەکانیان هەرێمی کوردستان لاواز بووە بارودۆخێکی نوێ دروست بووە عێراق بەهێزە هەموو هەوڵێک بدەن بۆ ئەوەی لە قالبدانی ئەو قەوارە سیاسی هەرێمی کوردستان لە زمنیشیەوە بەڵام هەموو یان یەک لە چەکە کاریگەرەکانە کە بەکارێنە چەکی ئابووری و داراییەکە بوو ئێمەش دەمانگۆ دەبێت لەوە خۆراگر بین هەندێک شتەیە حقایق هەندێک مافە دەستوریە هەندێک مافی ئەو میلەتەیە ئێمە ناتوانین جەنابی سەرۆکی حکوومەت چەندی جار قسە دەکرد من بۆم نییە بێم تەنازول لە مافی ئەو میلەتە بکەم من مساومە لەسەرەوە ناکەم دەبێت خەڵکی ئێمە ئەوە بزانێت ئەوەی شەڕی دەیکەین ئەو هەموو ئەوشتانی دەکەین بۆ پاراستنی ئەو مافەیە و بۆ دوا ڕۆژمانە زۆر باشە کات دکتۆر ینی شەڕێکی کەش کرا لەسەر مەسەلەی هەژماری من بۆ خۆت دەزانی هەژماری من شتێکی زۆر ئاسایی عیلمیە لە سەرتاسەری جیهان بەکاردێ ئەمە بۆ تاکە بۆ ئەو کەسەیە کە ئیترجا مەعاشخۆر بێ مەعاشخۆریش نەبێ هەژمارێکی هەبێت لە بانکە بۆ دژایەتی ئەمە کرا و دوجاریش هەژماری من سەرکەوت بۆ دژایەتی کرا تەنانەت ئەو لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆکی حکوومەت خەریکی بوو با من پێش ئەوە وەڵام دەوم بە دەقیقی بڵم بەس تەوتین دەکەین تەوتین مانای چییە تەوتینی موچە طبعا بە نیشتیمانیکردن یاخود نیشتیمانێک بە موچەکان من بۆ خۆم یەک لەو کەسانە بووم کە وەک ئەکادیمیەک لەگەڵ رابطەی مەساڕفی تایبەتەکانی عێراق و لە پێش ئەو قسانە پێش 2014 لە بەغدا بەشدار بووم لە هەندێک کۆنفرەنسات ئەو کاتە بیرۆکەی ئەوە هەبوو کە لەبڕی ئەوەی موچە تەنها بەدەست بێ و بۆ شێوازێکەیە بچێتە بانقەکان لە بانقەکان خەڵک دواترێ وردە لە هەموو دنیا ئەوانە ساڵەکانی پێش 2000 لە هەموو دنیا وایە با موچە بەدەست نەمێت با وڵاتێک نیشتیمانێک بۆ موچە هەبێت ئەوش بانقەکانە ئەو کاتە بانقی مرکزی عێراقی ڕازی بوو بەوەی کە نەک تەنها بانقە حکوومیەکان مەجموعەیەک بانقی ئەهلی کە متمانە پێکراون لەوێش ئەوانش بەشدار بن خەڵکی ئێمە کە بات هاتی لە هەرێمی کوردستان هەمان سیستەم بوو ئێمە بۆ ئەوەی ئەو کێشەی خەڵک لە سەر ڕابوەسە بە تایبەتی ئەوانەی خانەنشینەکان و بەتەمەنەکان لە سەرما و لە گەرما و ئەو شێوازەیە بوو زائیدەن ئەساسی ئەو بیرۆکەش دەبێت نەکە من ئەو معلوماتەش زیاد بکەم کە لەیەک لە متطلباتی وەزارەتی خەزانەی ئەمریکی بۆ باشترکردنی سیستەمی دارایی عێراقی ئەوەیە کە کاش کەمتر بکرێتەوە لە بازاردا لە زمنیان ڕەواتیبیش هەوڵ دەچکە جگە لەوەی مەکە لە ناو ڕاتبەکان موچەکان بە عامی عێراق ئێستاش لەگەڵدا بینیان توانێت دیاری بکەن یەک دنیا لادان و دووبارە و سێبارە و شتی جۆرا جۆرەیەکدا کە لە هەرێمی کوردستان دەتوانێت بڵێم 1990 پاک کراوە بۆیە لە هەرێمی کوردستان هاتین چ کراوە جارێ بابێن بە هەمان ئەوەی بەغدا دەڵێتن چونکە لە ڕووی سیستەمی داراییەوە جەنابی حاکم بەڕێزان ئەوانەی کە جێیان لەمەیە هەر بانقێک و هەر مؤسسەیەکی دارایی حەوالە کە لێرە ئیش دەکە لە هەرێمی کوردستان مسبقاً موافقەی لە بانقی مرکزی عێراقی وەگرتیە ئەو جەهات تێرانە واتە هیچ بانقێک نییە لێرە کار بکاتن
موافقەی بانقی مرکزی عراقی نەبێت سیستەمەکە وایە بۆیە ئێمە لە حکوومەت هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت و تیمەکەی کە ڕاستپاردەم بەوەی کە ئیشەکە بکەن دەیانگوت ئێمە لەبری ئەوەی چونکە هەندێک شت هەبوو هەندێک بانقە بوون لە عێراق کە بەشدار بوون بەڵام لەوانەیە لە لای وەزارەتی خزانەی ئەمریکی تۆزێک علامەت استیفای لەسەر بوو بەڵام دەوان لە کوردستان بیکەین دوو فلتەری هەبێت سێ فلتەرێک ئەوەی بانقی مرکزی عراقیە کە مۆڵە دراوە دووەمیان ئەوە بێتن کە لە هەرێمی کوردستان لقی هەبێتن و بانقێکی باوەڕپێکراو ئی سێمیشیان لە ستەندەراتی خەزانەی ئەمریکی و ستەندەراتی نێودەوڵەتی گونجاو بێت ئێمە ئەوەی کرد حکوومەت هەرێمی کوردستان بەڵام خەڵکێک تەنها و تەنها بە مەبەستی تر هات دژایەتی کرد و قسەی سەریش کەوت ینی ئاخرش دەرکەوت کاکە ئەو پرۆسەیەکی هەمان ئالێت و سیستەمی داراییە کە مرکزیش دەڵێتن و هیچ دکتۆر ببوورە ینی کاتم زۆریش نەماوە بەڵام دوا پرسیار ئێستا ئەوە مەسلەی نەوت جارێکیکە هەناردەکردنەوەی نەوت بۆوە بە ڕاستی بووە بە حەقیقەتەوە عێراق زەرێکی یەکجار زۆری لە خۆیدا هەر بۆەوەی هەنار ئێستا هەناردە دەکرێتەوە کەواتە ئەو گۆڕانکاریانەی دوای هەناردەکردنەوەی نەوت بەڕایەوە چی ڕوودەدا پێش هەموو شتێک تاوان هەناردەکردنەوەی نەوت جارێک دەگەرێت سەر ئەو قسانێک کە شەرعیەتدانەوەی و ڕاستیەکی مێژووی تاکید دەکرێتەوە کەوەی هەرێمی کوردستان کردی دروست بوو مافی خۆی بووە کەرێم ئەو ئەقدانم کەەوە ئەو گرێبەسانەش دەستورین و یاساین من توێژنەوەی تایبەتم لەسەر ئەوە کرد لە ڕووی داراییەوە نێوان تێچوون و کولفەی ئەوانەی کە ئێمە کردیتمان و ئەو بەشێکی دێنێ کۆمپانیەکان مقابل ئەوەی کە عێراق بە عقودی سرویس پارەی سەرف کردووە لە دەرەنجام بۆمان دەرکەوتیە کە ئەوەی هەرێمی کوردستان کردیتی لە ڕووی دارایی و ئابوورە زۆر باشە لەوەی عێراق چۆ عێراق نزیکەی 180 ملیارد دلاری دایە لەوانێت تا 10 ساڵێکە ئەو جا ئەو پاران دەگرێتەوە ئێمە بەبێ هیچ پارە بدەین کۆمپانیەکان هاتن نەوتمان هەیە لە ژێر خاکە بگەڕن دەیدۆزینەوە دەری دێنین دەیفرۆشین لە فرۆشنەکە نسبەیەک بۆ ئێوەیە نسبەت بۆ حکوومەتە بەڵام ئەو نسبەیە شتێکی پێ دەڵێن وەک دەڵێت تەنازولیە چۆنە سەرەتا هی کۆمپانیەکان زۆرە تا دەگەنە خاڵێک پێ دەڵێن نقطەی تەعادل واتە ئیبن برێک مایەی خۆی بە کوردەواری پاش ئەوە ئەو جا ڕێژەی کۆمپانیەکان کەم دەبێتەوە ڕۆژەی حکوومەت زیاد دەبێتن و ئەو شێوازە بوو ئەوەش کە هەناردە دەکرێتەوە ئێستا وجارەی داهاتێکی زۆرە بۆ عێراق کە ئەگە عێراقیەکان بمبورە ئاخر قسەم دەبێت ئاخر بەشێک لە خەڵکی خۆشمان و بەتایبەتی لە عێراق لە شەقامی عێراق دەیان گوت هەرێمی کوردستان ئەو پارێکی ئێستا بابڕێن خاستنەوە 2 ساڵە بۆ دوای دەهات ئەوە لە فرۆشی نەوتی بەسڕایە و دەڵێتە کوردستان ئەو جارەی ئەو قسەش نامێتن ئەوە فرۆشی نەوتی خۆمانە لەگەر داهاتی خۆمانە بەڵام دووبارە بەو سیستەمە نوێیەکە ئیتفاق لەسەرکرایە بە بەرچاوی سۆمە و وەزارەتی دارایی عێراقی دارشکەدا بەرز دەکرێتەوە زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشنا و سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی گەلێک سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ شەوتان باش